75 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر لە سێدارەدانی قازی محەممەد دامەزرێنەری یەکەم کۆماری کوردستان، ئەو کۆمارەی کە یەکێکە لە گەورەترین ڕووداوەکانی مێژووی هاوچەرخی کورد کە تێیدا بۆ یەکەم جار لە مێژووی نوێدا کورد توانی کۆمارێکی سربەخۆ دابمەزرێنێت. ئەگەرچی تەمەنی کۆمارەکە کەم بوو، بەڵام توانی فەرمانڕەوایی ناوچەکانی ژێر دەسەڵات بکات و دام و دەستگاکانی حکومەت دابمەزرێنێت و بە ئازادی گۆڤار و ڕۆژنامە دەربکات و هەوڵی بە کوردیکردنی خوێندن بدات. قازی محەممەد کوڕی قازی عەلی لە یەکی ئایاری ساڵی 1893 لە شاری مەهاباد لەدایک بووە. لە منداڵیەوە خولیایەکی زۆری بۆ زانست و فێربوونی زمانەکان هەبووە، جگەل لە فارسی و عەرەبی، ئینگلیزی و فەڕەنسی و ڕووسی زانیوە و کەسایەتیەکی کۆمەڵایەتی بووە. بەردەوام لە نێو زانایان و کەسایەتیە نیشتیمان پەروەر و سەرۆک هۆزەکاندا بووە. لە چلەکانی سەدەی ڕابردوو لەبەر گرنگیدان بە زانست و معریفەی خەڵک بەرپرسیارەتی فەرمانگەی فەرهەنگ و ئەوقافی مەهاباتی وەرگرتووە. دوای مردنی باوکی بە قازی دادوەری شار هەڵبژێدراوە. هەر لە سەردەمی ئەودا یەکەم قوتابخانەی کچان لە مەهاباد کراوەتەوە. دوای سەرهەڵدانی ڕاپەڕینێکی جەماوەری لە ساڵی 1940 کۆنتڕۆڵکردنی زۆربەی ناوچە کوردیەکان لە شاری مەهاباد لیژنەیەک لە کەسایەتی و سەرۆک هۆزەکان دەسەڵاتی ناوچەکەیان گرتە دەست و پارتێکی سیاسی بەناوی کۆمەڵەی ژیانەوەی کوردستان ژێکاف دامەزرا و قازی محەممەد بە سکرتێری پارتەکە هەڵبژێدرا. لای لوولی ساڵی 1946 قازی محەممەد و هاوڕێکانی بۆ بەدەستهێنانی پشتیوانی سەردانی تەبرێزیان کرد و لەگەڵ کونسوڵی یەکێتی سۆڤێت کۆبوونەوە. لەوێش ئاگادار کرانەوە کە پارتی دیموکراتی ئازەربایجان دەستی بەسەر پارێزگای تەبرێزدا گرتووە. قازی محەممەدیش هەمان هەوڵەکانی دەست پێ کرد و دوای چەند مانجێک لە دامەزراندنی حیزبی دیموکراتی کوردستان لەسەر بنەمای کۆمەڵی ژیانەوە لە ڕۆژی 22 کانونی یەکەمی ساڵی 1946 بە ئامادەبوونی جەماوەرێکی زۆر و نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستان کۆماری کوردستانی ڕاگەیاند و حکومەتێک لە سەرۆک وەزیران و 13 وەزارەت پێکێنرا. دوای 11 مانگ لە تەمەنی کۆمار لە 26 ئاداری 1946 بەهۆی گوشاری ئەمریکا و ڕۆژاوا یەکێتی سۆڤێت لە باکووری ئێران کشایە و سوپای حکومەتی پەهلەوی ئێران لە 21 ئاداری 1946 دەستی گرت بەسەر شاری تەبرێزدا و کۆماری ئازەربایجانی ڕوخاند. دواتریش پەلاماری ناوچە کوردیەکانیدا و لە 15 کانونی یەکەم دەستی گرت بەسەر شاری مەهاباددا. ئەوەش دوای ئەوەی قازی محەممەد لە نێوان پاراستنی گیانی خەڵک و بەرگریکردن لە کۆمارەکەی بڕیاری شەڕنەکردنی هەڵبژارد و ڕایگەیاند. من خۆم فیدای خەڵکی دەکەم و هیچ کات وەک سەرانی ئازەربایجان ناکەم تا وڵاتەکەم لە خوێندا شەلال بێت و هەزاران کەس بە کوشتن بچن. دوجار لە دادگایەکی نادات پروەرانی سەربازی بە تاوانی گۆڕین و دەستکاریکردنی نەخشەی وڵاتی ئێران و ڕاگەیاندنی سربەخۆیی و سازکردنی نەخشەی کوردستانی گەورە بە لکانی کوردستانی ئێران و عێراق و تورکیا و سووریاوە دانانی ئاڵای تایبەت بە کوردستان بەرە بەیانی ڕۆژی 31 ئاداری 1947 قازی محەممەد و سەدر قازی و سەیفی قازی لە مەیدانی چوارچرای شاری مەهاباد لە سێدارە دران.